من ڕاگەیاند کارم کاتێک خەڵک لە پشووی خۆیاندان بێگومان من زیاتر کارەکەم. من ڕاگەیاند کارم بە مانگ و ساڵ خێزان و خزم و کەس و کارم نبینم چونکە بەردەوام لە کارم. من کارمەندی سۆشیال میدیام ڕۆژانە 30 پۆست بۆ دەستگاکەم دەکەم بەڵام ئەکاونتەکەی خۆم تۆزی لەسەر نیشتووە. من بێژەری هەواڵەکانم لە بری کات بەسەربردن هەواڵی کوچە و کۆڵانەکانتان پێڕادەگەێنم. من میدیاکارم ئەو بۆستێت کاری ئێمە نابێ بۆستێت. من دیزاینەرم حسێن کاکە زوو بۆ دیزاینەرە پەلەیە هیچ ناکە قسە بکەم ئەوەیە حاڵی من. ئەمن مۆنتێرم خەڵک وا دەزانی ئەمن دوو ڤیدیۆ لێک دەدەم و تەواو. من بێژەری هەواڵم کاتێ هاوڕەکانم کۆبنەوە شتێک ڕوئەیە هەمویان سەیریم نەکەن بۆ ئەوی تەحلیلی سیاسیان بۆ بکەم. من هەواڵ سازم ڕۆژانە لەبری گوێگرتن بۆ گۆرانی گوێ هەڵدەخەم و بەردەوام بە دوواداچوون بۆ هەواڵەکان دەکەم. من هەواڵ سازم خەڵکی کە ئەوە دەزانن دەڵێن ئەی بۆ لەسەر شاشە دەرناکەوی. هەرکەس دەمبینێ دەڵێ هەواڵی ئەمڕۆ چییە لەبارەی موچەوە چی باسە من هەواڵ سازم بۆیە خەڵک ڕۆژانە پێ دەڵێت. من بێژەری وەرزشیم سرودی چامپیۆنز لیگ لەلام خۆشترین ئاوازە.